بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. گەنجانی گوندی دەرەوکۆترێ ئەوڕۆ خۆشحاڵ بووین کە لە نزیکەوە بە خزمەتتان گەیشتین. ئێستا کە ڕۆژێکمان ماوە بۆ تێپەڕبوونی ساڵێک و بۆ ڕۆیشتنی ساڵی 2022 بۆ 2023 ئەو سەری ساڵە زەنگێکی ئاگادارکردنەوەیە بەڕێزان. پێمان دەڵێت کە تەمەنی ئێوەش چەند ساڵ و مانگێکە و چەند ڕۆژێکە و ئەو تەمەنەتان کۆتایی دێت. ئەو تەمەنە میوانە لە لای ئینسانی، وەکو چۆن ئەو ساڵ و ڕۆژانە دەڕۆن بە هەمان شێوازش ئاوە تەمەنی ئینسان دەڕوات و نامێنێت. جا بەڕاستی خۆشی بۆ ئەو کەسەی کە لە تەمەنیدا شتێک ناکات کە لە تەمەنەکەی خۆی پەشیمان بێت، بە تایبەت تەمەنی گەنجیەتی. هەروەکو چۆن جوتیارێک ئەگەر لە پاییزاندا تۆوی نەکات و ئەگەر جوتی نەکات و تۆوی نەکات لە بەهاراندا بەرهەمی نابێت و درێنەی ناکات. ئایا دەگونجێ هیچ کەسێک تۆوی نەکات و بەرهەمی هەبێ و درێنەی بکات؟ بێگومان نەخەیر. دەی بە هەمان شێوازیش هەر کەسێک لەو دنیادا تۆوی چاکە نەچێنێت، ئەعمالی ساڵحی نەبێت، بەڕاستی لە ڕۆژی قیامەتێدا با بە تەمای پاداشت و بە تەمای چاکە نەبێت، بە تەمای پاداشتی چاکە نەبێ وەری بگرێتەوە. جوان گوتراوە دەڵێن من لم تكن له بداية محرقة لا تكون له نهاية مشرقة. هەر کەسێک لە سەرەتای ژیانیدا زۆر خۆی ماندوو نەکا، بیدایەتێکی سوتێنەری نەبێت، نهایەت و کۆتاییەکی ڕووناکی نابێت. دەی دنیای و قیامەتیش هەروایە، هەر کەسێک لە سەرەتای ژیانیدا لەو تەمەن و مودەتەی ژیانی کە پێی دراوە ئەگەر هەوڵ نەدات بەڕاستی دوا ڕۆژێکی باشی نابێت. نەفسی ئینسانی ئەگەر ئینسان بە شتێکەوە سەرقاڵی نەکات، ئەو نەفسە ئینسان بە شتی خراپەوە سەرقاڵ دەکات. بۆیە ئیبن کەسیر جوانی فەرمووە دەڵێ نەفسی ئینسانی هەرگیز ناسرەوێت. ئەگەر ئینسان ئەو نەفسەی بە چاکە سەرقاڵ نەکات و بە حەقەوە سەرقاڵی نەکات، ئەو نەفسی ئینسانە ئینسان بە باتڵ و بە خراپەوە سەرقاڵ دەکات. خوا پەنامەندات. ئیبن ئەبی دونیا لە بابی تەزکیرەدا باسی کردو و هێناویەتی دەڵێ مەلەکول مەوت کاتێک کە چووە ڕوحی نوح پێغەمبەر بکێشێ سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت، دەڵێ لێی پرسیوە گوتوویەتی ئەی ئەو پێغەمبەرەی کە درێژترین تەمەنت هەبووە بۆمان باسی مەلەزات و خۆشی دنیایە بکە، خۆشی دنیایەت چۆنە؟ چونکە زۆر ژیا و عمری زۆر بووە، 950 ساڵ هەر دەعوەی کردووە. دەڵێ گوتوویەتی وەکو ئەوە وایە ئینسان بچێتە ناو ژوورێک دوو دەرگای هەبن، لە دەرگایەکەوە بچێتە ژوورەوە لەو ژوورەیدا ئیسراحەتێک بکات، خۆشیێکی کاتی ببینی، دوای لە دەرگاکەی دیکە بچێتە دەرەوە. ژیان و مەلەزاتی دنیا و خۆشی دنیا هەر ئەوەندەی. ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت شەوی کردبوو بە 3 بەش، شەوی کردبوو بە 3 بەش. لە بەشێکی شەودا دەینووسێەوە، ئەحکامی فقهی هەڵدەێنجا، لە بەشێکیدا شەونێژی دەکرد، لە بەشێکیشیدا دەخەوت. بەڵام ئێستا چەند گەنج هەیە، چەند خەڵک هەیە، چەند کەس هەیە، چەند موسڵمان هەیە بێ ئاگایە لە نیوەی شەودا، دوایی لە نیوە شەودا دەخەوێیان لە لای نزیکی بەیانی دەخەوێت، کەسی بۆ نوێژی بەیانیش بەخەبەر نایێت. چەند کەس هەیە ئێستا لەو سەری ساڵەدا لە جیاتی ئەوەی کە بەخۆی دابچێتەوە، لە جیاتی ئەوەی بیر بکاتەوە ئەگەر چاکەیەکی هەبێت لەو ساڵی کە ڕابردووە حەمد و سەنای خوای گەورەی لەسەر بکات، لەسەری دامەزراو بێت و زیاتر هەوڵدا چاکەی زیاتر بکات. ئەگەر خراپەیەکیشی هەبێ ئینسان تەوبە بکات و بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و پەشیمان ببێتەوە. کەچی لە جیاتی ئەوە لەو سەری ساڵیدا خۆی بێهۆش دەکات، یاخود خۆی سەرقاڵ دەکات بە شتێکەوە و خۆی بێ ئاگا دەکات، نازانێ هەر ئەو تەمەنەی لە چدا سەرف دەکات و نازانێ کاتی خۆی بەچی پڕ دەکاتەوە. چەند کەس هەیە ئێستا لە سەری ساڵدا بێ ئاگایە، لە شەوی سەری ساڵدا بێ ئاگایە،
لەو ساڵەی کە تەمەنی ڕۆیشتووە بێ ئاگایە نازانێ ئەو ساڵەی لە چی سەرف کردووە. چەند کەس هەیە کە بێ ئاگایە. لەبەرەوە خۆشی بۆ ئەو کەسەی کە ئەو تەمەن و عومر و ژیانەی کە خوای گەورە پێی داوە لە چاکەدا سەرفی دەکات و پڕی دەکاتەوە. خوای گەورەش بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لەو کەسانەی کە لە تەمەنی خۆیان پەشیمان نین و تەمەنی خۆیان لە چاکە و لە ئەعمالی ساڵحدا سەرف دەکەن بە شێوازێک دەژیان کە دەتوانن ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنن لەو دنیادا. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.